سڵاو خۆشەویستانم ئەم جارە لە ڤیددیویەکی نوێ باز لە چۆنێتی وتنی گۆرانی عاشق منی هونەرمەند ڕۆژکەریم لەگەڵ ما بن بزانن لە شوێنە حساسەکانی کە هەڵەتان کردو یاخود دەبێت چاک بێت یاخود دەبێت وەکو خۆی بوترێتەوە با بە هەڵەدانەڕۆن هونەرمەند بە مەقامی کورد وتوێتەوە بەڵام سۆڵۆ ناوازەکەی ناو گۆرانیەکە کە بەدەست و پەنجەی مامۆستا گۆران کامیل ژەندراوە بە مەقامی بەیاد ژەنیوێتی بە هەموو گوێ بگرین لەگەڵ ما بن ئەوەی کە بۆتان نردوم زانن هەڵەکانتان چییە با ڕاستیکەینەوە. ببورن ئاوازێکی خۆشە بەڕاستی وتنێکی خۆشتر بە هەمان شێوە بەڵام لێرەدا کە سەرەتا گوێم لە گۆرانەکە گر ئەبێ هەموو کەسێک وا بێ نەخشەیەک بەخۆی دانێ هۆنراوەکەت لە بەردەما بێ پێش هەموو شتێ گوێ لە گۆرانی بێش بگرێ ئەگەر ناتوانانی وەکو ئەو بە هەمان هەناسەوە لەگەڵ یا بڕۆی کابێ پێشیش لە ڤیدیۆکانی ترا باسم کردووە وەرە دێر بە دێر بۆ خۆتی بنووسەرەوە و جێگەی هەناسەکانە دیاری بکە لەکوێ هەناسە یان قومی هەناسە وەرگری بۆی تووشی کارەسات نەبی با بڵێن تووشی حادیسەی سیارە نەبی وەکو چۆن پێشتر لە ڤیدیۆکانی ترا باسمان کردو ئەمەش گۆرانتنیش وەکو سایقی وایە ئەگەر ئاگاداری نەبی کارەسات بۆدا لێرەدا ئەوەی من گوێم لێگر لە یەکەمین کۆپلەوە گوێم لە دوو تەکنیک بە تەواوەتی بە جوانی لە قورگی هونەرمەندا گوێ لێگر بۆ ئێوەی شیەکەمەوە بووی ئێوە شتێ بگەن بتوانن لە کاتی گۆرانیەکانە ئێوەش بتوانن ئەدایی بکەن یەکێ لەوانە بریفی یان برێفی بڵێن بە هەناسەوە بە هەیەوە بەڵام ئاگداری ئەوە بن لە کاتی گۆرانیوتنا زۆر ئەو بە هەواوە گۆرانەکان مەڵێن لە بەرەوەی هەناسەتان پێنامێنێ تووشی کورتی هەناسە دەبن دووەمیشیان کریکیە کریکی ئێستا لە کاتی گۆرانیتنەکەیە پێتانەڵم لەکوێە بەڵام بۆی بزانن تەکنیکی کریکی چییە بڵێن کە بەیانیان لە خەو هەڵەسی هێشتا نەنانت خواردووە نەهێشت قورگت بە تاواتی نەکراتەوە کە ئەمە بەڵام ئەمە نابێ زۆر ئەمەش بە هەمان شێو مبالەغەی تیا بکرێت لە کاتی وتنا تەنها بۆ یەک دووشە یاخود هەر سەرەتای داغڵی وشەکە کە دەتەوێت فلەیڤەرێکی پێ بدەیت تام و چێژێکی پێ بدەیت با لە سەرەتاوە گوێ بگرینەوە لەگەڵتانە زۆر نەئەدای چۆنەڵی نەنەبرەی زۆر زۆر بۆ کردووە نە هەر زۆر فلاتیشەکە گۆرانەکەی تۆ باگوێ لێ بگرینەوە هەندێشی زامەکانم شێوە داکەم لە گریانم
لێرە ئەگەر جوان گوێ بگری لە گۆرانێکە ئەڵەی ئەگری بزەبەت یعنی کە گوێت لە وشەکانە بێ یاخود چۆن ئەدایی کردووە سوورەیەکی جوانیاتە هێندەی زستانێکی لەویان لەرەیەکی ئەداتێ ڕێگەڵەی هەنسکی گریانە کە تۆ تێبگەی ئەمە لێرە خەمبارە ئەمەی ئەم چیرۆکە دەڵێ شەوم ساردە هەرەسانم ئەندەگەریام لێرە ئەگەر گوێی لێ بگری یەک کرایی پێڵەن ئەمیش یەکێکە لەو تەکنیکانەی کە چۆنەڵی کە شێوە گریانێکی پێوە دیارە بەڵام زۆریش نا هەروەکوتم فلەیڤەرێکی بچووکی داوەتێ گوێ عاشقم سەرەتای عاشقم من لێرە فلەیڤەرێکی داوەتێ تۆ بڕای پێەکەی کە گۆرانی بێژ عاشقە لەویە ئەمە بۆ خۆی جوانی تەکنیکە کە ئیدەی بە گۆرانیەکان کە ئەڵەم فلێڤەری تەیەکەی ئەمە ڕێک ئەم ئازایەتی تەکنیک لە گۆرانیتنە ئەمانەیە گەر بماوێ تۆ لە بیرکە قەت ناتوە سەی قەتەکە ناڵێ قەت ناتوە ئەمیش کەمێک بە پاڕانەوە ئێڵێ ئەگەر بیاوێ ئەو لە بیرکە قەت ناتوانێ باگوێ بگرینەوە عاشقی تۆ باشە زانم گەر بماوێ تۆ لە بیرکە قەت ناتوانم تاڵینا هێشت لە دنیادا ئاشنای نابم یانەی چێژم عاشقم من عاشقی تۆ باشە زانم گەر بماوێ تۆ لە بیرکە قەت ناتوانم لە کۆپلەی دووەمە ئەوەی من دیقەتمدا لە کۆپلەی دووەمە تەکنیکێکی تری بۆ زیادەکە کە لێرە ئاڵەیە سۆزی ناوێ سەختی داوێ بەجارەی چاوێ تاڵینا هێشت لە دنیادا ئاشنای نابم یانەی چێژم ئەمە لێرە یانەی نێژم لەگاتۆ ئەیهێنێتە خوارەوە ئەمەش بۆ خۆی تەکنیکێکی ترە ڕەنگە ئێمە هەنێک جار کە باسی تەکنیکەکەین لە لاتان قورس بێ بەڵام ئەگەر ئاواشی بکەینەوە لەوانەیە بۆ زۆرێکتان ئاسانتر بێ لە سوچێکدا دیلکراوم ستۆپ خوێن بارانە هەردوو چاوم ستۆپ بەهێ منی دەسووتێم و لە ناخەوەدا گرساڵم ئاگاو لە ئیقاع بێ زامەکانە ستۆپ نامەکانێ ستۆپ ڕەنگا و ڕەنگی خامەکانێ ستۆپ لە ناخمدا گوزەراکەن ئەوان ماڵ وێم عاشقم من عاشقی تۆ باشە زانم هەر سەری بەندەکانی کە دەست پێکا بە کویکی دەست پێکە قەت ناتوانم عاشقم من عاشقی تۆ باشە زانم ئەمڕۆ لەم گۆرانیە لە سای ئەم گۆرانیەوە کە ئەمڕۆ شیکاریمان بۆ کرد هەوڵمدا کە هەنێک ئاسانکاریتان بۆ بکەم کە بەڕاستی پێم ناخۆشە و گۆرانیانەی کە دەینێرن زۆرێک هەڵی تایە منیش بەواجبی خۆم ێزانم هاوکاریتان بکەم و بۆتان هەڵەکانتان بۆ ڕاستکەمەوە
سپاس دووبارە بۆ ئەو متمانەی کە بە منتان بەخشی و کە ئەو گۆرانی و پرسیارانەی بۆ منی دەنێرن منیش بەپێی ئەو ئەزمونەی هەموو بەپێی ئەو زانیاریانەی کە لەلامە هەوڵەدەم ئەوەی نەیزانم سێشتان بۆ بکەم. زۆر سپاس بۆ ئێوە کە لەگەڵیشیان منیش ڕەنگەشتی زیاتر فێر بم لە پرسیارەکانی ئێوە کە سێشتی بۆ بکەم. هیوادارم ئەم جارە کە ئەم گۆرانیەتانتەوە زۆر بەوردی گوێ لە گۆرانی بێژ بگرن، گوێ لە مۆسیقا بگرن، گوێ لە کاتی وەستانەکانە، گوێ لە کاتی داخەڵبوونی هەموو سەری دێڕێکا کە داخڵی گۆرانێکە دەبن تکایە زۆر بەوردیەوە گوێ بگرن. لای زۆرێکمان وازان گۆرانی تەن ئاسانە، بەڵام ئەگەر بەڕاستی ئاوا بە زانستی بیخوێنینەوە، بە زانستی گوێی لێ بگرین، دڵنیاتانەکەمەوە ڕەنگە زۆر کەس هەیە نەوێرێ بێ بەلای گۆرانی وتنە. کەوابێ ئەوەنە ئاسان نییە، ئەبێ سەرەتا وەکوتومە گوێچکەکانمان پڕکەین لە گۆرانێکە، هەم بە سۆلۆکەوە هەم لە گۆرانێکە کەوابێ لە سەرەتای گۆرانێکەوە. ئەمە من ڕای شخصی خۆمە بەڕاستی بەپێی ئەزمموی خۆم قسە دەکەم. ڕەنگە جاری وایە لەگەڵ یەکێک لە مۆسیقەکانە گۆرانەکەی بە جوانی لەبەر نەبێ، بووی تۆش نەکەویتە هەڵەوە، بە تایبەتی وانەی لایڤ میوزیکەکەن بووی تۆش نەکەویتە هەڵەوە لەبەرەوە لەبەرگەوە بۆ بەرگی گۆرانەکە لەبەرکە بە سۆلۆکەیەوە بە کاتی گۆرانی وتن لە کاتی بڵێن مۆسیقاکانە کە سۆلۆ ئەسفەکە با هەڵە نەکەی. هیوادارم بە سوود بوو بێ. سەبسکرایبی ئەمەل سەعید کوردە بکەن لە یوتیوبە بۆ ئەوەی ئەگەر هەچ پرسیارەکەت هەبێ یاخود هەچ ڤیدیۆیەکی نوێ دەرچێت ئاگاداری سەرجەم زانیاریەکان بن. خواتان لەگەڵ بە ئومێدی ڕۆژێکی خۆش بۆیەوە، چونکە لای ئەمە ڕۆژێکی زۆر خۆشە.